قسە و باس و گفتوگۆکەین لەسەر بەشێک لەو چالاکیانی کێکێک لە ناوەندە هونەری هەرە تایبەتەکان خەوەنی چەندین پرۆژەی زۆر تایبەت و توانیوێتی کە بە شێوەیەکی زۆر باش خزمەت بە تەواوی هونەرمەندان بکات لە تەواوی کوردستانی گەورەیاویش ناوەندی حەوڕەنگەیە کە لێستا ئامادەکاریەکات بۆ بەشێک لەو پرۆژانی کە بەنیازە لە چەند مانگی ئایندەیە کاریان لەسەر بکات و بتوانێت کە بڵێن خزمەتێکی تر بە هونەری بەشێک لە هونەرمەندان بکات. قسە بەسە سەرم بابەتاکەین و تەواوی پرۆژەکانی ئێستای ناوەندی حەوتڕەنگە بە میوانداری زۆر بەڕێز کاک بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی حەوتڕەنگە. کاک بەختیار زۆر بەخێربێن. سەوارەت باش بێ. کاک بەختیار سەرەتا پێش بچینە لای پرۆژەکان پێم خۆشە بزانم بۆ ڤایرۆسی کۆرۆناوە بۆ نمونە کەرەنتینە و ئەم بابەتانێکەیە و بابەتە بڵێن ئەوەی کە نزیک نەبیتەوە شوێنە داخراوەکان و تەواوی کارانە ئێوەش بەم شێوەیە ئەڕوات کە بڵێن کۆبوونەوە و قەرەباڵخی و چالاکی هونەریەکان بەو شێوەیە چۆن ئەم پلانانە دائەنن؟ دیارە بەردەوام بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی یاخود بەڕێز پارێزگاری سلێمانیە پەیوەندی ئەوەکەین کە پرۆژەکان چۆن جێبەجێکەن. ڕێنمایەکانی ئەوان بەردەوام ئەوەیە کە لایەنە تەندروستیەکان واتە بەستنی دەمام کوبوونی لایەنە تەندروستیەکان لە ناو وڵەکانە وجودی هەبێت ئەمە بەردەوام ئەو کارەمان کردووە. بە درێژایی ئەو ماوەی ڕابردووش چالاکیەکانی ناوەندی حەوڕەنگە بەردەوام بووە بەم ڕێگەی کارەکانمان جێبەجێ کردووە. ئێستاش بۆ جێبەجێکردنی ئەم کارانە تا کۆتایی ساڵ بە هەمان سیستەم ئەڕوین بەڕێوە. دەروون ئاماژەی بۆ کرد کە پلانی زۆرتان هەیە لەم ساڵە بەس کامیان نزیکە باسی ئەومان بکە نزیکترینیان دواتر. ڕۆژی 26 پێشەنگایەکی تایبەتمان هەیە بۆ یەکێک لە خانمەشێوەکارە تایبەتەکانی ڕۆژاوای کوردستان بەناوی مەلەک مختار. ئەم خانمێکێکە لەو شێوەکارانەی کە با بڵێن ستایلێکی تایبەتی کارکردنی خۆی هەیە کە ئێستا لە دانیمارکەژی ئێمە داوەتمان کردووە بۆ ناوەندی حەوڕەنگە لە سلێمانی پێشەنگایەکی بۆ بکەینەوە. هەم ناساندنێک بێت هەم ئەو دەرگایی کە تۆ لەگەڵ هونەرمەندانی کایکەیتەوە بۆ کاری هاوەش بۆ داهاتوو. باشە کاک بەختیار بۆ پێویست کازاین حەوڕەنگە خزمەت بە تەواوی هونەرمەندانەکان لە هەر شوێنێکی دنیا بین نەکەر بڵین بە بەسم لە هونەرمەندانی کوردەنەک تەنها لە هەر چوار پارچی کوردستان بەڵکو هونەرمەندانی کە لە تەراو گەشتن و کە تاوەکو ئێستا کاریان لەسەر نەکراوە. ئەمە چ خزمەتێک بە هونەری با بڵێن بۆ نمونە ئەم پێشانگەی کاکرێتەوەی شێوەکاری بۆ شاری سلێمانی ئەکات؟ سلێمانی بۆ خۆی نازناوێکی تایبەتیە کە پایتەختی ڕۆشنبیریە. گرنگە لەم پایتەختەیە بەردەوام کاری هونەری هەبێت بەردەوام ئەو فستیڤاڵە یاخود ئەو دیدارە هونەریانە بەردەوامی هەبێت. دیارە دیدارەکان یاخود شێوەکاریەکان مەرج نییە تەنها و تەنها بڵێن لە چارچێوەی وەزارەتی ڕۆشنبیریە بمێنێتەوە. بە پێچەوانە ئەکرێت لە دەروی وەزارەتی ڕۆشنبیریش کۆمەڵێک ناوەند و گروپ و دەستەی تایبەتە بێت کە کاری هونەریەکەن. ئێمەش وەکو ناوەندی حەوڕەنگەوە بیرمان کردوتەوانە کە هونەر تەنها ئەو دەرگایە کە ئەتوانێت من و تۆ پێکەوە لە کارێکی هونەریە کۆ بکاتەوە. ئەگەر تۆ یاخود من لە هەر شارێ لە هەر وڵاتێکی کابین دەکرێت هونەر کۆمان بکاتەوە. دیارە هەر ئەم بیرۆکەیە بووە بە تایبەتمەندی لەسەر بەشەکانی تری کوردستان کارمان کردووە. دیارە ئەم ساڵ تاکو کۆتایی ساڵ کۆمەڵە پرۆژەمان هەیە کە لە سەراسی با بڵێن بەشێکی کوردستان یاخود لە سەراسی هەر چوار پارچەی کوردستانە. ئەم ساڵ سێیەمین سیمپۆزیۆمی سازەکەن ئەو چالاکیە چۆنە و چییە زیاتر خۆی لە چیا بینێتەوە؟ دیارە سیمپۆزیۆم وشەیەکی لاتینەیە لە کۆنەوە بەکار هاتووە واتە ئێمە ئێستا هەموومان کۆبووی نەتوانە لەم سەرمێزە قسە لەسەر بابەتێکی داریکراوەکەین کە هونەرە. ئەمە بۆ خۆی پێوترە سیمپۆزیۆماتە بابەتێک داریکرێت و گفتوگۆی لەسەرکرێت. ئەم ناونانە بۆ هەموو بوارەکانی ژیان بەکار دێتەوە تەنها بڵێن تایبەت نییە بە هونەر. هونەری بەشێکە لەوەی کە بڵێن ئەم ناوەی وەرگرتووە و کاری لەسەر کردووە. بنمونە ئێمە توانین کۆمەڵە هونەرمەند لە شارێکی ترەوە یاخود لە وڵاتێکەوە داوەتکەین بۆ ناو سلێمانی لەگەڵ شێوەکارەکانی سلێمانیە پێکەوە کارەکەن. مەرج نییە دیاریکراوە بێشتەکە بۆ نمونە هەر سروشت بکەن یاخود هەر بابەتی مێژووی بکەن. ئازادی بە هونەرمەندەکان کە لە چ بوارێکە کارەکەن. بنمونە ئێمە لەم سیمپۆزیۆمی سێمە تایبەتمان کردووە بە ڕۆژاوای کوردستان ئەو هونەرمەندانی کە لە ناوچە ڕزگارکراوەکانن یاخود لە دیمەشق خەژین یاخود لە ئەوروپایە. 12 هونەرمەندان دێنە سلێمانی لەگەڵ 6 هونەرمەند لە هونەرمەندەکانی سلێمانی کەرگوو کەولێر دۆک پێکەوە سێ ڕۆژ کارەکەن. هەموو ئەو تابلویانی کە لەو سێ ڕۆژە ئەکێش لەلایەن هونەرمەندە بەشدار بۆکانەوە ئەکرێتە پێشانگایەک. پێشانگەکەش ئەبێتە کۆڕاڵێکی ڕەنگی زۆر جوان کە پێکەوە هونەرمەندانی دوو بەشی کوردستان کۆ کاتەوانە. لەمان کاتە ئەمە دەرگایەکە بۆ ئەوەی دوان لەم هونەرمەندانە کە پێکەوە ئەو 6 ڕۆژە پێکەوە بن
ئەکرێت پێشانگای داهاتوو بەیەکەوە بکەنەوە ئەکرێت پرۆژە بەیەکەوە دروستکەن بەتێبە دەوانی کە لە ئەوروپان ئەکرێت لینکێکی زۆر باش بێت بۆ ناو کوردستان کە چۆن ئەوان بتوانن لە ئەوروپا فستیڤالە فۆتۆە هەرچیە کە بڵندکاری هونەری بێ بۆ هونەرمەندانی ناو کوردستان ڕێکبخەن. کاک بەختیار ئەوەی کە زانین ناوەندی حەوڕەنگە زۆر بە ئامانەتەوە کار لەسەر دروستکردنی ئەو پەیوەندیە هونەریە کات ئەمە تا چەند ئەرکی بۆ ناوەندەکانی تریشەکە کار لەسەرم بابەتە بکەن ئایا ئێوە ئاماجتان چیە لەوەی کە بە بەردەوام هەوڵ ئەیەن کار لەسەر تەنها شارێک و دوانی کورسانی گەورەش نەکەن بەڵکو بتوان ئەو پەیوەندیە پتەوترکەن و کاری جوانتر لە ئایندەیە پێشکەش بکرێت. دەرە ناوەندی حەوڕەنگە هەر لە سەرتاوە بیری وا کردوتەوانە کە نابێ کارەکان لە چوارچەوەیەکی دیاریکراواتە هەر سلێمانی بێ هەر باشووری کوردستان بێ یاخود تەنان لەسەر ئاسی کوردستانیش بێ تۆ وەرە بیرەکە بڵێن فراوانترکە بنم نمونە تۆ بۆ خۆداگاداری ئێمە دوو دیداری کاریکات هێرمان کردووە دیداریەکەممان 47 وڵات بەشداری تیا کرد دیداری دووەمان 59 وڵات بەشداری تیا کرد کەواتە تۆ بیرەکەت فراوانترەکەیت وەرە لەو چوارچەوەی خۆت بێرە دەرەوانە پەیوەندیەکانە فراوانترکە ستایلی کارەکانت ساڵانە گۆڕانکاری تیا بکە ئەو کاتە هەستەکەی تۆ لە فەزایەکی زۆر گەورەیە ئەژیت کاتوانیت زۆر خەون هەیە بێکیتە واقع بەدڵ خۆشەوە حەوڕەنگە توانێتی ئەم هەنگاوانە بە پێی ستێپی هەنگاوە بە دوای هەنگاوە بینێت ئێسش لەسەر ئاستێکی زۆر باش لەسەر ئاستی زۆر لە ڕەخراوە هونەریەکان لە هەم لە کوردستان هەم لە عێراق هەم لە وڵاتانی دەور و پشتا بە شانازیەوە ناتوان بڵم ئەو پەیوەندیمان دروست کردووە ئەگەر کاتە بێ یەک قسەی هونەرمەندێک لەوانەیە کە لە ڕۆژئاوای لە تورکیاژی قسەمانەکە لەسەرەوەی کە چۆنێتی هونەرمەندەکان بانگێشکەین بۆ سلێمانی بۆ پێداویستی و ئەوانە وتی کاک بەختیار هیچ یەکێ لەو هونەرمەندانی ڕۆژئاوا کە ئێستا لە ئەوروپا و هەم لە ناوچە ڕزگار کراوەکانشن هیچیان ڕۆژە لە ڕۆژان تویان نبینیوە بەڵام بەهۆی کارەکانتەوە هەموو ئەوانەوە زانن هەستەکەن تۆ زۆر دەمێکە یەکترە ناسن بۆ هەر کاتێک کەوتومانەوە بەختیار سەرپەرشتی پرۆژەکەی سەرچەتی بەشداریەکەین کەواتە نووسکردنی ئەو متمانەیەش خۆی ئەکید ئەو دەرگای کە تۆیکەیتەوە هونەری بۆ خۆی دەرگایەکە بۆ پێکەوە ژیان بۆ خۆشەویستی بۆ دروستکردنی پەیوەندی ئێمە هونەر ئەگەر بکەینە دەرگایە ئەتوانین باوەش بکەنەوە بۆ هەموو دنیا بێگومان ناوەندی حەوت ڕەنگەی یەکە لە ناوەندە زۆر چالاکەکان بۆچی ئەم هەموو پرۆژە و ئەم هەموو پلانی کە ئێوە ساڵانە جێبەجێەکەین کە وەکو ئێستا باسیەکەی پلانێکی زۆر شەرتان هەیە بە تایبەتی لەم ساڵیشە بۆچی سایتێکتان نییە یان شوێنێکتان نییە کە کارەکانتان ئەو کارانی کە ساڵانە نمایشیەکەن لەو شوێنەیە بێت بۆی کە ئێمە بتوانین جارێکی تر پێیا بڕۆین و بیبینینەوە بە تایبەتی کاری هونەرمەندانی تر من بۆ خۆم سایتێکمەیە بە ناوی شێوەکارانی کورد ئەتوانم بەڵام زیاتر لە 8 ساڵە ئەم سایتە بەردەوامی هەیە سیوی زیاتر لە بڵێن 158 هونەرمەندی لە خۆ گرتووە لەمان کاتە ڤیدۆی تایە چاپراوە هونەریەکانی بەشە لە چالاکیەکانیشتە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا لە باشوورە گرنگی پێن بەڕاستی فەیسبووکە زۆربەی چالاکیەکان ئەوانەی هەرێک لەو بوارانە سەد بۆ نمونە بۆ فستیڤاڵی فۆتۆگرافیەکە پیجێکمان هەیە بۆ سیمپۆزیۆمەکە پیجێکمان هەیە من بۆ خۆم تا ئێستا 62 پیجم هەیە هەر 62 پیجەکە بۆ کاری هونەری بەکارێنەوە هەر خۆشم ئەدمینی هەمیانم بەڕێوەیانە بم بۆ نمونە هەموو شێوەکارانی کە لە باشووری کوردستانە لە ژیانە ناماون وەکو ڕازلێنانێک من پیجێکم بۆ کردووەتەوانە واتە بیرکردنەوەیە کە بۆ ناساندنی بوارە لە بچووکترین بوارەکان و تاکو گەورەترین بوارەکان تا ئێمە بەوجی لە تازایی کە ئێستا لە کوردستان ئاژین بڵێن ئەمە مێژووی ئێمەیە ئەمە ستایلی هونەرمەندەکانی ئێمەیە ئەمە تەمەنەکانیانە دیارە کارێکی ئاسان نییە بەڕاستی قورسە و زەحمەتی شەو پێویستی بە کاتێکی زۆر هەیە تەرخانی بکەیت بەڵام دواتر تۆشانازیەکەی کە تۆ کارت کردووە دەستخۆشکار بەختیار بەنیازن لە مانگی دەشا پلانی ئەوە هەیە کە دۆمین فستیڤاڵی فۆتۆگرافەرانی کوردستان بەڕێوە بچێت پلانەکان چۆنە بۆ چ جیاوازێکی بێت لەگەڵ ساڵانی ڕابردووە و کێنەوانی کە بەشدارە بن دیارە فستیڤاڵەکە ئێمە 2019 کردمان 100 فۆتۆگرافەر لە بەشداری هەر چوار پارچەی کوردستانەوە بەشداریان کرد لامان کاتە بەشێک لە فۆتۆگرافەرەکانیشمان داوەتی سلێمانی کرد کۆمەڵە بوار هەبوو کە ئێمە دەستنیشانمان کرد بۆ ئەم ساڵیش ئەو بوارانە و ئەگەری هەیە کە بڵێن ئیزافەی بۆ بکەین بۆ نمونە ئێمە کۆمەڵێک بوار هەیە سروژێکێکە لەو بوارانەی کە بڵێن فۆتۆگرافەران زۆر کاری لەسەرەکان لامان کاتە پۆرترێت بەردەوام ئێمە فۆتۆگرافەرەکان پۆرتێتی کەسایەتیەکانە خەڵکی ئاسایی ژۆرەگرن کە بێتە سیمایەک بۆ جۆری کاری هونەریەکە لەمان کاتە فۆتۆستۆری
ڕەشوسپی فۆتۆی ڕۆژنامە نووسی ئەمانە ئەو بوارانن کاکرێ هەریەکە لەو فۆتۆگرافەرانی بەبێ جیاوازی لە هەر شار و شارۆچکەوێن تەنان ئەوانی کە لە ئەوروپان و کوردن بتوان بەشداری تیا بکەن. ئەمە ئەو دەرگایە کە تۆی کەیتوانە بەرامبەر زۆرترین فۆتۆگرافەر ئەو دەرگایی بۆ کەیتوانێت کە بوونی خۆی بسەلمێنێت. لیژنێکی شەیە لەملاوە سێکەسن لیژنەکە قەرار لە باشترینەکانە هەم بۆی کە بەشداری پێشانگاکە بکات لامان کاتە ئەوانەی کە خەڵاتی ژۆرەگرن. ئێمە بە دڵخۆشە ئەم ساڵ تەنان تەبەنی ئەومان کردووە هێن گۆڤارێکی تایبەت بە فۆتۆ بابلن دیزاین و هەموو شتەکانی تەواوە ئێمە لە دیدارەکە بابلن سەپۆرتی چاپکردن و بڵاوکردنەوەیمان کردووە کە لە دیدارەکە بێ بەرامبەر دابەشەکرێت جگەلەوەی کە بڵێن دلیلێکی زۆر نەوعیمانە بێت بۆ هەموو بەشدار بەکانی ناو فستیڤالەکە. زۆر باشە ئیش لەسەر ئەوواکەن کە هونەرمەندانی لە دەرەوەی کوردستان بهێننە ئێرە و کاریان لەگەڵ بکەن یان بە هەمان شێوە ینی پێچەوانەیەکەنەوە زۆر کات هونەرمەندانی ئێرە شێوەکارانی ئێرەش بەشداری پێکەن بە تایبەتی لە پێشانگا هاوبەشەکاندا. ئێمە هەردوو بوارەکەمان بڵێن جێبەجێ کردووە بۆ نمونە ئێمە 2019 پێشنگایەکمان برد بۆ شاری سنە بەدڵخۆشەوە پێشنگاکە زۆر سەرکەوت و هەر لە سنە پێشنگاکە تاوە نەبوو داوەتی تاران کرا لێکێک لە گەلێری زۆر باشەکانی تارانە نمایشمان کرد. ساڵانی پێشوو بۆ نمونە لە جۆرجیا پێشنگامان کردوێتەوەوانە لە وڵاتی جیاوازە هەبووە لە هین کرواتیا پێشنگامان کردوێتەوە. ئەمانە هەموو ئەو هەوڵە بەداخەوە هەوڵەکان هەوڵی تاکە کەسیە هەوڵی بڵێن دامەزراوەی نییە تۆ گەر هەست بکەی دامەزراوەیەکی لە پشتەوەیە پەیوەندیەکان و پرۆژەکانت گەورەتر و زۆرترە بێ بەڵام هەوڵی تاکە کەسی بوو تۆزە بربەستەکان بڵێن زۆرترە بن و لەمان کاتە هەوڵدان بۆ جێبەجێکردن کەمترە بێتەوانێ. هەرچەنە کاتی زۆری ماوە بەڵام یەکەمین دیداری خۆشنووسیەکەش وابزانم لە ئێستەوە پلانی بۆدانراوە تاوەکو مانگی 12 کاری لەسەر کراوەکە بەختیار ئەنجارێ هەر لە پلانە ئەوەش بڵێن هەر پلانی 2019 بوو کە جێبەجێمان کرد هەموو وردەکاریەکانە لەگەڵ کۆمەڵێک لە شێوە بوورە خۆشنووسەکانی سلێمانی و هەولێر گفتوگۆمان کرد و دانیشتمان کرد و وردەکاریەکانمان نووسیوە بەزەوەی کە بڵێن بچەتەن بڵێن بابی جێبەجێکردنەوە. دیدارەکەش بەناوی یەکێک لە خۆشنووسەکان حەمدامێدی یەکێکە لەو خۆشنووسانەی کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسراوە کە خەڵکی ئامەدە ینی تەناندا عەرەبەکان بەوە ناوێنەڵە شەخل خەتاتین واتە ئەو نەتایبەتمەندیە زۆرێک لە خۆشنووسەکان لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان و عێراقیش لەسەر با بڵێن لەسەر دەستی ئەم فێری جۆرەکانی خۆشنووسی بوون. ئەمەش دەرگایی کە جارێکە ئەمەش بڵێن خەڵەکەی من ئەوەیە کە بتوانین ئەدەب بێنینە ناو خۆشنووسیەوە واتە تۆ شارێکی بۆ منە گۆران پیرەمێرد مامەسا هێمن موکریانی هەر یەکێک لەو شاعرانەی کە بۆ ئێمە گرنگە خێتە ناو پرۆژەکەوانە و بە خەتی جیاواز ئەنووسێت چەند خۆشە تۆ لە ماڵەوانە شارێکی پیرەمێردت هەیە و زۆر بە شانازیشەوە بە خەتێکی زۆر جوان نووسراوە هەڵیەواسیت با ئێمە بێن ئەدەبیات جارێکە داخڵی هونەر پێینەوانە و بتوانین بیکەینە بەشێک لە ژیانی خۆمان کە ئەممان کرد ئەو کاتە هەواداری کارە هونەریەکان زیاترە بێت واتەیەتە ناو ژیانمانوێتە ناو ماڵمانوێتە ناو نووسنگەکانمانەوە نەک تەنها ئەوە بێت کە پێشانگایەکە و من و تۆ چین سێرەکەن و لە یاکوتایی دێت. زۆر باشە دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ.